بەشێک لە شار و شارۆچکەکانی کە سوکاری شەهیدگەرمیان شەهیدی خۆپشاندانەکانی حەڤەی شوباتی 2011 و ڕۆژانی دوایی بۆ ئەم ساڵ بایکۆتی یادی شەهیدکردنی کوڕەکەیان کردووە. ئەوان دەڵێن ئەوانەی بەرگریان لە کەیسی شەهیدگەرمیان دەکرد و خۆیان کردو بە خاوەنی کەیسەکە ئەوانیان بۆ پلە و پۆست فرۆشت و کەیسی کوڕەکەیان بەلاڕێدا براوە. دەکرێت ئێستا زۆرن ئەوانەی کە گۆڕاون کات دەری خستووە هێزێکی ڕاستگۆ نەبوون لەگەڵ خەڵکا و لە بەرەی ڕاستەقینەدا نەبوون بەڵکو تەنها لەسەر مێزی گفتوگۆ و پێکەنین و قاقاکانیان لە پێش چاوی کامێرە و پشکی زیاتر بۆ کادیران و دۆستانی خۆیان شەهیدەکانیان پشتگوێ خست بوو نەک پشتگوێیان خست بوو 12 ساڵە ئێمە هیچ کەسولایەنێک لە خوێنی بەناحەق ڕژاوی شەهیدگەرمیانی نەهاتۆتە دەنگ. 12 ساڵ بەر لە ئێستا گەرمیانی تەمەندە ساڵان کە هێشتا لە سەرەتای کرانەوەی خونچەی تەمەنیدا بوو لە کاتی بەڕێوەچوونی خۆپشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی بەرگولەی هێزێکی حیزبی کەوت و لە چەمچەماڵ شەهید کرا. ئێمە دووپاتی دەکەینەوە زۆر ئارامگر و پش و درێژ دەبین بۆ سندنەوەی ماف و خوێنی ڕۆڵەکەمان بارودۆخ بگۆڕێ یان نەگۆڕێ ئەم دەست و ئەو دەستمان پێ بکەن یان هەرچی بکەن بەلاڕێیدا بەرن بۆ مافی ڕەوای خۆمان هەتا سەروەربوونی یاسا ناوەسین. من تەنیا وەکو خانەوادەی شەهیدگەرمیان ئێمە ئەم هەڵوێستەمان ڕاگەیاندووە لەبەرەوەی هیچ یاسا و قانونێک لە وڵاتیان نییە دۆسیەکان گوازراوەتەوە کەس لە ئێمە ناپرسێتەوە ئێمەیان فرۆشت بۆ پلەپۆستی خۆیان ئێمە هەر وەکو خۆمانەمێنینەوە پش و درێژە بین بەردەوامە بین لەسەر ئەم کەیسە. گەرمیان لە 25 شوباتی 2011 لە بەردەم لقی پارتی لە چەمچەماڵ شەهید دەکرێت و کەسوکارەکەی دەڵێن لە ئێستادا دۆسیەکەی بەبێ ڕەزامەندی ئەوان و بە دەستێوەردانی حیزبی گواستراوەتەوە بۆ دادگاکانی هەولێر. خانەوادەی گەرمیان دەڵێن دەستوەردانی زۆر کراوە لە دۆسیەکە و دیزە بە دەرخۆ نەکراوە بەڵام ئەوان دەستبەرداری دۆسەی کوڕەکەیان نابن تا ئەو ڕۆژەی دادپەروەری بەرقەرار دەبێت و تۆمەتبارانی دۆسیەکە ڕادەستی یاسا دەکرێن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.